ئەم کاتان باش سڵاوتان لێ بێ بینەرانی بەڕێز من بەهێز حوسێنم بەرنامەیەکی نوێی پرسی بەهێزتان پێشکەش دەکەم. خێزان وەک سەرەکی ترین یەکەی کۆمەڵگا پێویستی بە چاودێریکردن و پاراستن هەیە. من سێرچێکم کرد ینی ئەوەی کە دەستی من کە و کۆنترین یان لە مێژینەترین یاسای ڕسمی کە بەدەق نووسرا بێتەوە مصدق بێ لە ساڵی 1950 بەتایبەتی لە ئەوروپا پاش کۆتای هاتنی جەنگی دووەمی جیهانی نووسراوەتەوە بە جۆرێک لە جۆرەکان باز لە پاراستنی مافەکانی مناڵ دەکا و تایدا یەکسانی لە نێوان ژن و پیا و لە خێزاندا و پشتبەستن بە جارنامەی گەردوونی مافەکانی مرۆڤ. لە هەرێمی کوردستاندا بۆ پاراستنی خێزان یاسایەکمان هەیە کە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی ئەم پاراستنی خێزانە لە توندوتیژیەکان، بەڵام پێویستی بەوە هەیە کە حکوومەت و دەوڵەت تێکڕا گرنگجی تەواو بە پاراستنی یەکەی بنەڕەتی کۆمەڵگا بدەن کە بریتیە لە خێزان. لێسادا قسە زۆر لەسەرەوە دەکرێت خێزان بە ئاسانی دروست دەکرێ، بەڵام بە ئاسانیش لێک ئەترازێن و کاتێک شپرزەی دەکەوێتە خێزانەکان و پەرتەوازایی دروستە بن، دەوڵەت ناتوانێت وەکو پێویست چاودێریان بکات، چاودێری هەم بەخێوکردن و ئەو مافانەی کە هەر تاچێک لە نێو کۆمەڵگادا هەیەی و سەرپەرشتیکردن و هەتاوەکو دوای قسە لەسەر ئەوە دەکەین کە دەبێت لە کوردستاندا چ جۆرە سیاسەتێک پەیڕە و بکرێت بۆ پاراستنی خێزان. گوتمان تۆکمەی خێزان یەکسانە بە هەم ئاشتی کۆمەڵایەتی و بریتە لە تۆکمەی کۆمەلگا. دوو میوانی بەڕێز لەگەڵمان بەشدارن. دکتۆر قادر حسێن پسپۆڕی دەروونزاری زۆر بەخێربی، هەروەها جیهاد عومەر ڕێشاوی توێژەری کۆمەڵایەتی بەڕێزشتان بەخێربن. دکتۆر قادر بە بێمە لای بەڕێستان، تا چەند دەوڵەت دەبێت چاوی لەسەر خێزان بێ بۆ ئەم گرنگجیە گەورەی لەسەر ئاسی جیهانی و کۆمەڵگەکان هەیە بۆ پاراستنی خێزان؟ بەڵێ ئەم کاتی جەناب و بینەرانی خۆشەویست باش. طبعا سەبارەت بە خێزان ئێستا پاراستنی مەسەلەی پاراستنی خێزان لە مەسەلەی سیاسەتی عایلە خۆی و سیاسەتی خێزان خۆیەوە پەڕیوەتە ئەوەی کە ببێ بە جۆرێک لە سیاسەتی دەوڵەت، یعنی ئێستا حتا لەلایەنەتەوە یەکگرتوەکانەوە بەرنامەیەکی تۆکمە هەیە ئیتر ئەمە تا چەند لە باڵێن تەشریع بۆ نمونە یاسای دەوڵەتانە ڕەنگیاوەتەوە تا چەند لە بەرنامەی استراتیژی دەوڵەتانە بۆ پاراستنی خێزان ڕەنگیاوەتەوە ئەویان شتێکی ترە، بەڵام من مەبەسمەوەیە کە یەکێک لەو بایەخانی کە سەنەتەوەی گرتوەکان لە چوارچێوەی بەرنامەی خۆیان گرنگی زۆر پێ ئەهات و مەبەسیەتی لە سەرجەم ئەو وڵاتانی کە ئەندامن لە نەتەوەی گرتوەکانە ببێ بە بەشێک لە سیاسەتی دەوڵەت و کاری لەسەر بکرێت بۆ ئەوەی کە ڕەفاهێتی خێزان، بۆ ئەوەی کە بەختەوەری خێزان، بۆ ئەوەی تۆکمەی و بەهێزی خێزان، بۆ ئەوەی کێشە و مەشاکیلی ناو خێزان کەم بێتەوە. وەکوتم تەوسیایەت بە کۆمەڵێک لە وڵاتان بە تایبەتی وڵاتان دامەکان بەنیسبەت وڵاتانەوە هەندێک لە وڵاتان بەڕاستی هەر وەزارەتیان هەیە، وەزارەتێکی تایبەت هەیە لە هەندێک وڵاتانە. ئەگەر وەزارەتەکە بە کاملیش نەبێت بە هەر دەمجکراوە لەگەڵ بۆ نمونە وەزارەتی شۆک و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی، ئەم وەزارەتە یەکێک لە مەهامە هەرە سەرچەکانی، یەکێک لە وەزیفە هەرە سەرچەکانی بریتە لە پاراستنی خێزان یا پاراستنی ئەو چیانە لە کۆمەلگایە کە چیانی یەکەمی پێوترێت و بچووکترین وحدەی کۆمەڵایەتیەکە خێزانی پێوترێ. وەکوتم لە زۆربەی وڵاتانە ئەمە هەیە و لە هەنێ وڵاتانی ترا بەڕاستی ئەگەر وەکو وەزارەت نەبێت، سەرەتا لە ئێستا لە عێراقا، هەر لە عێراقا لە پەرلەمانی عێراقیە لیژنەیەکەیە بە ناوی لیژنەی مناڵ خێزان و بە ساڵات چوان. مەوەسم لەوەیە ئیتر دەوڵەت مادەم لە کۆمەڵێک یا کۆمەلگا بەگشتی و دەوڵەت بە شێوەیەکی گشتی لە کۆبنەوەی کۆمەڵێک خێزان پێکاتەوە، هەروەکو یەکێک لە کۆمەڵناسە گەورەکانی عێراق عەلیوەردی چەندەها ساڵ پێش ئێسەوتێتی ئەگەر تۆ بتەوێت نظامێکی سیاسی و سیستەمێکی اقتصادی و ئابووری تۆکمەت هەبێت، ئەبێ سیستەمێکی کۆمەڵایەتی تۆکمەت هەبێت. ئەو باوەڕی بۆ هەیە ئەو لەرزۆشیەی کە لە سیستەمی سیاسی عێراقی هەیە ئەساسەکەی لە خێزانەوە هاتووە، لەبەرەوەی کە ئەو خێزانەی کە لە عێراقایە جۆرێکە لە خێزانی تەقلیدی، بەڵام دەوڵەت مەحاوەداکە خۆی لەسەر ئەساسی جۆرێک لە مۆدێرنەوە نێوگەری بڕوە. لەبەرەوە مەسەلەی پاراستنی خێزان یەکێکە لەو مەهامانەیە کەوێتە سەرشانی خێزان و عفوا سەرشانی دەوڵەت و دەوڵەت ئەبێ بەرنامەی تایبەتی هەبێ بۆ ئەوە ئیتر ئەو بەرنامەیە
جاری وایە لەلایەن پەرلەمان و لیژنەی پەرلەمانیەوە داڕێژێت و لەلایەن حکوومەتەوە لە چەند شێواز و سێکتەری جیاوازە جێبەجێکرێت ئەگەر مەجال هەبێت بێگومان باسێکن کاک جەنابشتان بەخێر بێن. بۆی بینەر یەکسەر لە ئێمە تێبگا کە مەبەستمان چییە لە پاراستنی خێزان. دەڵێن خێزان یەکەیەکی تایبەتی کۆمەڵایەتیە، ئیتیفاقی بینی دوو تەرەفە خێزان پێکەهێنن. تەداخولکردنی دەوڵەت لە مەسایلی خێزانە تەداخولکردنە لە ئازادیە شخصیەکانیان لە ژیانی شخصی. تا چەند ئەمە ڕاستە و تا چەند پێویستە دەوڵەت چاودێری وردی بەسەر خێزانەوە هەبێت. وەک کاک دکتۆر ئاماژەیەکی پێیا ئەگەر خێزان ئەگەر لە زۆر بە وردی سەیریکەین پێکهاتی کۆمەڵگایە، ینی هیچ کۆمەڵگایەک لە هیچ ڕوویەکی دنیا بەبێ خێزان نابێتە کۆمەڵگا. بەهۆی ئەمەوە کە خێزان دامەزراوەیەکی کۆمەڵایەتی گرنگە لە کۆمەڵگا وا باشترەوەوا پێویستە کە دام و دەستگای حکومی و دەوڵەت گرنگی تایبەتی پێبات، چونکە بە لەرزۆکبوونی و بە هەڵۆشانەوەی خێزان جونگەکانی ئەو دەوڵەتەوە جونگەکانی ئەو کۆمەڵگایە لەرزۆکە بێت. دامەزراوەی خێزان دامەزراوەیەکە کە زۆر شت لە خۆی ئەگرێ. ڕەنگەکەم ئەو بوو ئەمە متەنافی نییە لەگەڵ ئازادیە شخصیەکان لەگەڵ دەستبردن بۆ ژیانی شخصی تاکەکان. ئەگەر بۆ پاراستن بێ بۆ پاراستنی ئەو ئەندامانی کە لەو چوارچەوەی ئەو دامەزراوایە کارەکەن نابێتە هۆی پێشێلکردنی ئازادی، چونکە تۆجاری وا هەیە کەسێک ئێوێ ئەو ئازادی هەیە کە خۆی ئینتیحار بکە بۆ نمونە دەستباتە خۆکوژی، بەڵام بێ ڕێگری لێ بکەی و ئازادیە نهێڵی. کەسێک هەیە ئەوێ ئازادی ئەوەی هەبێت کە هەندێک ڕەفتاری نابەجێ ئەنجامباتەوە بێ ڕێگری لەو ئازادی بکەی. ئەمە نابێتە هۆی دەست تێوەردان لە ئەلەوەی کە بڵێ ئازادی پێشێل کراوە، چونکە خێزان کاتێک کە با بڵین پاراستنێک نەبوو و دام و دەستگایەک نەبوو کە چاودێری بکە، بۆ چاودێری نەک با بڵین ئەوەی کە خۆمان وا تێگەیشتوین کە چاودێریەک کامێرایەکی بەسەرەوەدانی، بۆ چاودێری کە بزانی ئایا دامەزراوەی خێزان ئەرکە وەزیفیەکانی کۆمەڵگایی خۆی پێشکەشەکە ئەوەی کە لە خێزان ئەوەی کە ئەرکی خێزانە بۆیە ویستم تشتێک بخەمە سەر خێزان بۆچی گرنگە. ئێمە دامەزراوەی پەروەردەییمان هەیە، دامەزراوەی اقتصادیمان هەیە، دامەزراوەی ماڵێن کۆمەڵە دامەزراوەمان هەرێکی و ئیشی خۆیەکە، بەڵام خێزان گرنگیەکەی ئەوەیە کە هەموو ئەم ئەرکانە لە خۆیەگرێ. دامەزراوەی ئەمن و ئاسایش بۆ ئەندامەکانی بێ دابینکە، دامەزراوەیەکی پەروەردەیی بێ، دامەزراوەیەکی اقتصادی بێ کە ئابوور لە ڕووی ئابووریەوە بتوانێت ئەو خێزانە لە خۆ بگرێ. یعنی سێلەکەی ئەرکەکانی ئەرکە وەزیفیەکانی خێزان زۆر زیاتر لەو ئەرکە وەزیفیانی کە دام و دەستگایەکی حکومی بەسەریە. مەسەن پەروەردە ئیشی تەنها ئەوەیە کە پەروەردەکە ئیشی لایەنی اقتصادی نیە، بەڵام دامەزراوەی خێزان ئەو ئەرکە گرنگی هەیە بۆیە پاراستنی و چاودێریکردنی و بە ئاگالێبوونی ئەرکێکی گرنگی دەوڵەت. زۆر باشە. من ینی بۆی ئاماژە بدەین بەوەی کە ئەم یاسای خێزانە تازە نییە لە کۆمەلگای ئێمەدا و ئەو یاسایی کە هەیە بۆکو خۆی جێبەجێ ناکرێەوە خێزان لە کوردستان بۆ گەشە سندویی مرۆیی ناکە. ئاماژە بکەین بە کۆمەڵێک یاسا و بڕیار کە لە جیهاندا هەن و تاکو ئێستا کاریان لەسەر ئەکرێ. وە گوتمان پشبەستن بۆ ئەوەی کە یاسا هەبێت خێزانی پێ پارێزێ و چاودێری بکە. یەکەمینیان جاڕی گردردونی مافەکانی مرۆڤە کە لە ساڵی 1948ەوە ئەم یاسایە هەیە و ئەو لێدا باس لەوە کاکە هەر کچ و کوڕێک یا هەنێر و مەیەک هەستیان کرد کە چوونەتە ساڵی بلوغ بوون ئەوە دەتوانن زەواج بکەن و خێزان پێکەوە بنێن بەبێ ئەوەی هیچ جۆرە ینی بەبێ هیچ جۆرە جیاوازیەکی ڕەگەزی و ئاینی و هەتاوەکو دوایی. هەردوو پەیماننامەی نێودەوڵەتی بۆ مافەکانی مەدەنی و سیاسی و هەروەها مافە ئابوووریەکان و کۆمەڵایەتی و ڕۆشنبیرەکان لە ساڵی 1966 ئەمیش پشت بە دوو مادە دەبەسەیەکیشان ئەوەیە کە پێویستە خێزان کاتێک کە یەکەیەکی ئابووری ببرن یەکەیەکی کۆمەڵایەتی سروشتی پێک دەهێنێ زۆرترین چاودێری بکرێن و هاوکاری بکرێن بە تایبەتی لەوەی کە مناڵ دروست بکەن. ینی دەوڵەت دەبێ
استراتیژی هەبێ بۆی کە خێزانەکان چۆن گەورە دەبن بە پشبەستن بە مادەی حەڤە لە ئەو پەیماننامە تایبەتە بە مافە مەدەنیەکان باز لەوە ئەکا کە دەبێت لە ناو خێزاندا ڕێگە بگیرێت لە هەر جۆرە تەداخولکردنیی تعسوفی واتە توندوتیژی یان ئەوەی ناگونجێت لەگەڵ گەشە سندنی خێزانێکی کامڵدا. لە هەروەها لە ڕێکەوتنامەی ئەوروپایەکان بۆ مافەکانی مرۆڤ لە ساڵی 1950 تاکید لەسەر مافەکانی خێزانەکاتەوە کە لەسەر دەوڵەت هەیە و دەڵێ ژن و پیا و لە سنی زەواج کەمەتر هەر وڵاتەوە بۆ خۆی دیاری کردووە لای ئێمە دەتوانێت دادگا لە 16 ساڵیەوە یعنی ئەم حەقە بدا لە ئەوروپا لە 18 ساڵ دەبێت قەپات بکە دەڵێ ئەمانە دەتوانن زەواج بکەن هاوسەرگیری بکەن و بەپی ئەو یاسا نیشتیمانیە کە هەیەە خێزان دروست بکەن. هەروەها لە ساڵی 1940 جارێکی تر ڕاگەیەنراوی یان ئیعلانی یان جارنامەی ئەمریکی بۆ مافەکان و ئەرکەکان دیسانەوە لەوە ڕاگەیەنراوە کە هەموو کەسێک یان هەموو دوو کەسێک توانای یان مافی ئەوەی هەیە کە خێزان پێکەوە بنێ و ئەمانە دەبنە عنسوور و ڕەگەزی ئەساسی لە کۆمەڵگەدا. یەکێک لەو خاڵانی کە سەرنجی ڕاکێشاوم لە ڕێکەوتنامەکاندا هەیە لێرەش قسەی لەسەرەکەین بەڕاستی سیستمی ڕۆما یان ڕژێمی ڕۆما ئەلانی ڕژێمی ڕۆمای پێ دەڵێن نیزامی ڕۆما کە قانونیشی ئەساسی لە ساڵی 1998 بڕیاری لێدراوە باس لەوە ئەکا کە نابێت هیچ کەسێک دووچاری عقم یان ئەوەی کە بە کوردێکی خۆمان پێڵێن نەزۆکی بکرێت چکە نەزۆکی مافێکە لەو مافانەی کە ئینسان خوددا پێداوە و دەبێت لە کۆمەڵگەدا مەرجێکی ئەساسی بۆ پێکێنانی خێزان. لە ئێران لە 1965 بۆ 1960 یاسای پاراستنی خێزان هەبووە بەڵام لە ساڵی 1970 کاتێکی تر حکم کرا بە حکمی ئیسلامی شریعەتی ئیسلامی ئەم یاسایە هەڵوەشێنراوەتەوە لە 2002 لە ئوردن وەک یاسا دەرنەچووە بەڵکو دقێکی قانونیە لە محکەمەکاندا کاری پێکرێت لە ئیمارات لە 2019 کە ئەم یاسایە ڕێگە دەگرێت لەم 5 خاڵە توندوتیژی جەستەی توندوتیژی لەفزی واتە بە قسەکردن یا ئەوتن و ئاخافتن توندوتیژی نەفسی و معنەوی توندوتیژی سێکسی توندوتیژی ئابووری فرامۆشکردن یان توندوتیژی فرامۆشکردنیان ئیمالکردن زۆر هەیە دواتر دەچینەوە ینی سەر ئەو تاریخانە بەڵام دکتۆر قادر ئەوەی کە من وتم لێرە مەبەستمانە قسەی لەسەر بکەین سەرەتا پێکهێنانی خێزانە پێکهێنانی خێزان دەڵێ بەپی ئەو شروط و نیزامانەی کە لە نێو دەوڵەتەکاندا هەیە پرۆژە و یاسای نیشتیمانی تاکە مەرجێک کە هەیە ئەوەیە کە کەسەکان ئازادن گەشتنە سنی بلوغ و زەواج دەتوانن زەواج بکەن لە وڵاتی ئێمە تاکو ئێستا چاودێریمان هەیە بەسەر دروستکردنی خێزانەوە بەڵێ زانیی کاک بەێزخۆی ئەوەی کە جەنابە باسێکە حتا وەکو تەوەنۆکو تاواکارێکی بسارگەی کاکجیادی دەرەجێ دەوڵەت کاتێک کەەوەی کە جەناب دەڵێ ئایا بەفعلی ئەمە هەیەیانە من قەناعەتم نییە کە هەبێت چونکە هەر تەدەخلی دەوڵەت لە بەخێوکردنی خێزان لە پاراستنی خێزانە خۆی لە خۆیان چەند شێوەیەکی هەیە چەند شکڵێکی هەیە یەکێک لەو شکڵانەوەی کە جەنابەت ئاماژەت پێدا ناکرێت تۆ خێزان بۆ نمونە ڕاستە دەواچێت دایک و باوک ئازاد بن لەوەیە کە مناڵەکەیان چۆن پەروەردەکەن بەڵام ئازاد نین لەوەیە کە بە ئارزوی خۆیان ئازێتی بن ئازاری بن ئازاد پەروەردەکردنیش لە کۆمەڵگە پێشکەوتەکانە بارزوی خێزان نییە بە ئارزوی خۆی هەنێک جار ڕێنمایی بۆ دەرەچێت ینی تۆ بێ ئەساسێکت ئەبێت لانی کەم ئەو خەتەبانانەی کە پێویستە لە بەخێوکردنی تاکەکانی خێزانە هەبێت دیاری بکرێت بۆی کە جۆرێک لە با بڵێن تەناقوز بۆ نمونە لە بینی پەروەردەی قوتابخانە و پەروەردەی مزگەوت تا دەرناچێت پەروەردەی قوتابخانە و پەروەردەی ئەمە یەکیشان یەکێکی تریان مەسەرن بۆ نمونە ڕاستە خێزان ئازادە لەوەی کە مناڵەکەی چۆن پەروەردەکە بەڵام ئازاد نییە لەوەی کە پێی نەخوێنێت بۆ نمونە ئەوەی کە جەنابەت من بۆەوەی کە تەواوکاری قسەکەی جەنابەت ئایا دەوڵەت لە وڵاتی ئەمە هەساوە بەم ئەرکە نەخێت ئێستا جەنابەت بەیانی مناڵت بوو لە 6 ساڵی مەنێرە خوێندن چی هەیە بە تۆڵێت بە زۆر ئەبێت ئەم مناڵت بخەیت مع العلم ئەمە مافێکی مناڵەوە ئەبێت دەوڵەت تەدەخلی دەوڵەت لە عێراق تاکوێستا خوێندنی ئیلزامی زۆرم لێ قانون بە قانون دەمێک لە سەرەتای دروستکردنی خێزاندا
هەستەکەی موسسەیەک دامەزراوەیەک هەیە کە چاودێری دروستکردنی خێزان بکەوەی لای ئێمە هەیە تەنها پشکنینی خوێنەکەی بۆکرێ و بڕە بە خێراتی یعنی ئەبێ دروستکردنی خێزان لە وڵاتیمە لە داهاتوودا چۆن بێەوە ئەو یاسایی کە بۆی دەرەچێت چۆن باز لە سەرەتای دروستبوونی خێزان بکە بەڵام مەسە ئێسەیەکێک لەو شتانی کە زۆر زەڕورە هەبێت دۆکو جەنابەت و یەکەم سنی قانونی دیاریکردەیەکی وە لەو دیاریکراوە لە قانون ماعادا و ئیسیسنایی کە لەسەر وەکو جەناب تەڵی پرزبەوەلی ئەمرەکە نەگەر شانزەشی تەواو کرد بێت و بیسمبوونی دیا با بڵین پێکاتی جەستەی کەسەکان هەڵیگرێت لەواچێ دیاسا ڕێبات یەکێکی کە لەو شتانی کە زۆر زەڕورە ئەوەیە کە ئەبێت کەسێک کە مەبەستێتی ژن بێنێت و کەسێک کە مەبەستێتی شوبکات بەڕاستی ئەبێت دەمانای بەرپرسیارەتی ژن و مێردایەتی بگات ناکرێت کابرا بەس دەبەرەوەی کە چۆتە سنی بلوغ ئاخر ئێمە بلوغ وەکو جاری وایە تەنها وەکو ناو ئەگرین لە ناوەڕۆکە ئەم ئینسانە بای ئەوەی پێیە کە خێزان پێک بێنێت بای ئەوەی پێ بۆ نمونە کوڕێک بای ئەوەی پێ لە مەسئولی باوکایەتی بگات لە مەسئولی هاوسەرەتی بگا بەرامبەر بە ژنەکەی و لە مەسئولی باوکایەتی بگا بەرامبەر بۆ مناڵانی کە ئایخاتەوە ئایا هەر بە فعلی بۆ نمونە دەخلی ئەو کەسە بای ئەوە هەیە با بڵێن طبعا ئێمە یەکێکین لە وڵاتانەی کە لە زۆربەی وڵاتانە بە ئەنواع و شکاڵ بە شێوە یارمەتی خێزانەکانە درێت بۆ نمونە پێشووتریش لای خۆمان بەسیترین شت کە هەبوو ئەکرات جۆرێک بێت لە دەعم بۆ خێزان و دروستکردنی خێزان سلفەی زەواج بوو نەیانێشت ئێستا بچووکترین یارمەتی لەلایەن دەوڵەتەوە کە ئەمە پێویستە لە فەقیرترین دەوڵەتی دنیا جاری وایە هەیە بە شێوەیەک لە شێوەکانی تر قەرزە یاخود هەر بە نەقدیە درێ بە خێزانەکان ئەمە نییە لای ئێمە کە نییە یەکێک لەو شتانی کە پێویستە لە سەرەتای پێکێنانی خێزانە حسابی بۆ بکرێت لایەنی ئابوووریە بەدەر لەوەی کە تاوان ئەبێت ئەو کچ و کوڕە پێشووتر ئیتفاقی بێت مادەمی ماڵن پێگەیشتو بن کەواتە ئەبێت بەخواسی خۆیان بێت ئەبێ بیریان لە مەسەلەکە باش کردێتەوە ئەبێ ئیتفاقێکی اختیاری هەبێت لە بینیانە زائیدەن یەکێکی کە لەو شتانی کە پێویستە بە نظری اعتبار وەربگرە مەسەلەی مادی و مەسەلەی با بڵێن باری ئابووریە یەکێکی کە لەو شتانی کاک بێت کە زۆر زەڕورە بە نظری اعتبار وەربگرێت مەسەلەی سەکەنە یعنی دەوڵەت لەم شتانەوە تەداخلەکە و پێویستیشن من ناڵم خەڵک ئیجبار بکرێت لەسەرەوەی کە ئیلا ئەبێت خانووی هەبێت ئەمجا ژن ئەبێ شوێنێکی هەبێت ئەو کەسەی کە ژنێنێت ناکرێت وعی ئەوەی نەبێت هۆشیاری ئەوەی نەبێت و ئەوە لە بەرچاو نەگرێت ئایا ئەو خێزانەی کە ئەوی تیاژی ماڵە باوکە بای ئەوی تیا هەیە خێزانێک کە بێتە ناوی لەبەرەوەی چیزی کە لەو شتانی کە زۆر بێگومان زۆر گرنگە کە دەبێت دەوڵەت ینی لە ڕاستیدا ئەمە بکە کە خێزان دروستێ پێش ئەوی دروست ببێ تا کار لە کار نەترازا و دەوڵەت لەسەر خەت بێ بە موسسات و دامەزراوی ڕسمی خۆی پشتبەستوو بە یاساکان بێت بزانم خێزانە چۆن دروست بێت دەبێت لە سەرەتای دروستبوونی خێزان و دەوڵەت وجودی بێ کاک جادیش لەگەڵمان بەشداوە کاک جیاد یعنی ئێمە دەبینین خێزانە بینین لەلایەنی تەندروستیەوە تاهونیە دوو تالاسیما لەگەڵ ڕێزما بۆیان زەواجیان کرد و 4 مناڵی تالاسیمای تری خسۆتە دەوڵەت نییە ئەمە پێی بڵێ کاکە بۆستە چارەسەر نەبوو ستۆپکە مناڵی یەکەم مناڵی دووەم یعنی زۆر لەم کێشانەشمان هەیە ینی دەوڵەت حەقی نییە کێوکێشوەکە شوەکە و ژنهێنێ حەقیەوەی فاسێکی بۆکە 50,000 دیناری لێسەر ڕسوماتێک دایک و باوکی حازر بێ قازنی وارێ بڕ بە خێراتی دەبێت دەوڵەت چۆن ئامادەی هەبێت لە دروستبوونی خێزانە تەداخلکردن لە کاروباری خێزانیە یەکێکە لەو گرفتە گەورانەی کە زۆربەی دەوڵەتان هەیەە یعنی هەرەوە نەبێ بڵێ لە هەرێمی کوردستانە بەڵام ئەمە بیان نییە بۆی بڵێن هەرێمی کوردستانیش کێشەی نییە گرفت نییە بەڵام تەداخلکردن لە خێزانە گرفتێکی گەورەی هەموو دەوڵەتانە هەموو وڵاتانە کە ناتوانن ڕاستەوە خۆ و ناتوانن با بڵێن زۆر بە ڕاستەوە خۆی تەداخلی تیا بکەن بە بیانووی ئەوەی کە خێزان با بڵێن قودسیەت و ئەسراری تایبەتی خۆی هەیە مەسەن بۆ نمونە دەوڵەت زۆربەی دەوڵەت دەتوانن بە ئاسانی تەداخلی بواری پەروەردە لە قوتابخانەکان بکەن ئەتوان تەداخلی بواری ئەعلام بکەن ئەتوان تەداخلی بواری بازار بکەن بەڵام تەداخلکردن لە مەجای خێزانە کارێکی قورسە لە هەموو دەوڵەتانە ئێستا لە هەرێمی کوردستان با من هەندی ئاماژە بە هەندێک شت بم مەسەن بۆ نمونە دوو خوتوەی زۆر باش نراوە کە پێویستی تاوان باشترکردن هەیە کاڵم خوتۆی باشناوانیە بڵێم وڵات زۆر مهمە و زۆر پرفێکتە یەکێ لەو خوتوانە ئەوەیە کە سنتەری ڕاوێژکاری خێزانی دانراوە هەرچەندە لە ئاست پێویستانیە بەڵام سنتەرێکە پێش ئەوەی ژن و مرد بابڵین دوو کەس دەستگیراندار زەواج بکەن و عقدی زەواجیان بۆ بکەن لە محکەمە ئەچنە ئەو سنتەرەوە لەبێ ئێستا قسەکە لەسەر ئەوەیە کە پێرفێک نییە کە لە ئاست طموحی هیچ کەسێکمانان نییە بەڵام هەیە لە وەکو دامەزراوەیەک هەیە
بەڵام ئایا لەوێت چۆن کارەکەن و ئایا حکومت چۆن ئەیان نێری ئەوە خەلەلێکە مەسەن بۆ نمونە هەموو کەسێک نانێرن لەبەرەوەی شوێنیان نییە با بڵین کاتی ئەوە با بڵین ستافەکە و ستافی کە هەیە ستافێکی متفرغ نین بۆ ئەو ئیش و کاری تریانە بەڵام کاتێکیان یاوە بەو ئیشەش شوێنەکەیان شوێنێکی خراپە بەڵام هەیە مەسەن بۆ نمونە لەوە لە 100 کەسا لە 100 با بڵین دووجوتا 20یان بنێرن لەوەی کە ئەوان چۆن اختیاریەکەن لە ڕووی لە وەزارەتی سەحەوە کاتێک کە ئەچن بۆ فەحسی خوێن پێشەوەی فەحسی خوێنەکەیان بنەوە ئەیانێرن بۆ ئەو سنتەرە بۆی لەوێ هەندێ ڕێنمایی بخوێنن لە ڕێنمایەکان ڕێنمایی تەندروستین کۆمەڵایەتین و ڕێنمایی دەرونین و چۆنێتی مامەڵەکردنی خێزانیە ئەمە هەنگاوێکی باشە بەڵام ئەبێ دەستکاری بکرێ باشتر بکرێ خەلەلەکانی چاپ بکرێ شوێنەکەیان باش بکرێت دامەزراوەیەکی گەورە بێ لە ناو بینایی خەسەخانە نەبێ بۆ نمونە ئەمە ئەوە دوو هەنگاوێکی تر کە کرا کە ئەویش جێی تمۆحی ئەمە نییە بەڵام با بڵین ئەبێ ولا تبخسوا الناس أشياءهم أبي يعني بيزانين من هبي بوشتانا هنداني كتابة ياساي برنجار بنوي تندو تيجي خزانية كياساي كدان راو بوي كدولات وەکو لە ڕێی دام و دەستگای دادوەریەوە بتوانێت چاودێری خێزان کەوەیتێکە لەو هەنگاوانە بەڵام ئەمەش جێگای تمۆحی ئێمە نیە چونکە خەلەلی تایە گرفتی تایە نەیتوانیوە بە تەواوەتی چارەسەری گرفتەکان بکە بگرە زۆر جار ئەم یاسایە بۆتە هۆی دروستبوونی کێشەی خێزانی لە ناو خێزانە بۆچی چونکە سێریکە ئەوانی کە يعني ئەمە تانە نیە لە هیچ کەسێک ڕەنگە من یەکێک بم لەوانی کە لە ئیش لە تونندوتیژی خێزانیا بکەم ڕەنگە لە سنتەری خێزانیا بم بەڵام ئەوانەی کە ئێمە لەوێ کارەکەین ئەوانە چێن کە بتوانن حەقی ئەم شتە بدەن حەقی ئەم سنتەری ڕاوێژکاری خێزانیە بدەن هەوا حەقی ئەم یاسایە بن مەسەن تۆ دەستگای پۆلیست هەیە مامەڵا کا لەسەر ئەو یاسای تونندوتیژی خێزانیە تۆ دەستگای با بڵین خەڵکی قانونیت هەیە دادوەرت هەیە ئەمانە پێویستیان بەوە هەیە کە بگەنەوە ئاستەی کە بتوانن بە جوانی بە باشی بە گونجاوی مامەڵە لەگەڵ ئەو قەزیا بکەن کێتە بەردەستیان کاتێک کە خێزانێک گرفتی تونندوتیژی تیان ڕوئەیە دەستگایەکی پۆلیس یا دەستگایەکی دادوەری یا دادوەرێک کە دەداخولەکە گرفتەکە زیاتر نەکات ئەم بەرنامەیە ینی تۆزێک پرسوڕام کرد خەڵک هەبوو پیا و چۆتە ئەو بەڕێبەرایەتی تونندوتیژی خێز بەرەنگاربوونەوەی تونندوتیژی خێزانیە سکاڵای لە ژنەکەی کرد بە چاوێکی ترەوە سریان کرد چۆنە بێ پیا شکات لە ژنەکەی بکات بەمانایەوەی کە نابێ ئەمە عیبە بێەوە دەبێ دەوڵەت بەڕاستی چاودێری خێزانەکان بکە دکتۆر قادربوو بوورەبە لە بەڕێستان پرسم دەوڵەت دەبێ بۆ خۆی داهێنگە بێ داهێنگە بێ بۆ پەروەردەکردنی مناڵ بۆ ئاراستەکردنی ئەو تێڕوانین و مناقەشاتانی تەنان لە ناو خێزانەکاندا هەیە جەنابتان نەزانن لە کۆمەلگە پێشکەوتەکاندا زۆرترین کاتی مناڵ لای دەوڵەتە لای دایک و باوکی نییە دووهەمینیان تەنان دەگەر کاریشینە بدایک باوکشان کاریان نەبێت دەبێت لە بەیانی سعات 7ەوە بڕۆن سعات 4 و 5 بێنەوە ماڵەوە لە خوێندنگە بن ئیجبار کراوە کە دەبێت هەموو ماڵێک کێبڵی تەلەڤیزیۆنەکەی ئەو یەک دوو کەناڵە نیشتیمانی تایبەت بە مناڵ تێدا بێ غەسب کراوە بە سەریان وە چاودێری شەکرن دواتریش لە مناڵ ئەپرسرێتەوە لە تەمەنێکی زۆر مناڵیدا نابێ هەموو مناڵ ئایپاد و یاری ئەلکترۆنیەکان و کۆنتترۆلی سەتەلایتەکانی بەدەستەوە بێت تا چەند پێویستە ئێتر ئێمەش وا بکەین و دەوڵەت لە هەرێمی کوردستان ئەگەر فەلسەفەیەکی هەیە بۆ پێگەیاندنی کۆمەڵگەیەکی تەندروست دەبێت دەستکا بەم ڕێکارانە وڵی جا ئەوە یەکێکە لەو ڕێوشێنانی کە پێویستە بژگیرێتە بەر ئیتر ئەگرتنەوەرەکە لەواچێت بەشێکی پەیوەندی بە وایەوە هەبێت وەکو کاکجادی شارەتی پێکەیەمە ئەگەر لە سنتەرێ زیاتر و چەند سنتەرێکمان هەبێت چەند دەستگایەکمان هەبێ یاخود هەر دەستگا ڕاگەنەکان بەشداری بکەن لەوەی کە ئاسی ڕۆشنبیری تاچی ئێمە پێش با بڵێن شوکردن و ژنێنان و دوا ئەوەش کاتێک ئەبن بە خێزان بباتە شوێنێک کە بزانن یەکەم پێش هەموو شتێکەمان لەواچێتتر لەمەدا تەنها ئەوان نین دوو کەس نین لەم خێزانە خەڵکی گەیەتە ئاراوە کە خەڵکی گەشادێکێک لەو مەسئولیت و بەرپرسیارەتی ئەکەوێتە سەرشانیان چۆنێتی پەروەردەکردنی ئەو مناڵانەیە ئەمجا ئەم مناڵانش کە پەروەردابن وەکو جەناب تەڵی بەشێکی زۆری لەواچێت دێ زۆر تاکەم ئەلبەتە لە وڵاتی خۆمانە کەمتر ئەکەوێتە سەرشانی دەوڵەت لە قوتابخانە و لە حەزانە و لە ڕەوزیا بەشێکی کەیەکەوێتە سەرشانی
خێزانەکان بەڕاستی هەموو خێزانێکی شکاک بێز نازانێت ینی مەرجنیە بزانێت سوود و قازانجی پەروەردەیی لە چیە ئەکرێت وەکوتم حتاوەکو جەناب دەڵی لە ڕێگەی کۆمەڵێک ئیجرااتی قانونی و فەرزکردنی کۆمەڵێک ڕێکارەوە بێت بەسەر ئەو دەستگانەیە کە بەسەر تەلەڤیزۆنەکانە ینی تۆ کاتێک کە فیلمێکی دیاریکراوتێ کاتێک کە بەرنامەیەکی دیاریکراوتێ لە چ کاتێکە ئەمە گونجاوە پەخشی بکەیت ئەم ئەو کاتێک کە پەخشەکرێت مناڵان بەخەبرن یاخود خەوتون یەکێک لەو مناڵم بە ئێمە بین بە ئەوروپا مەسەرەن تەنزیمکردنی کاتی خەوی مناڵ ڕێخستنی کاتی خەوی مناڵ ڕێخستنی کاتی سعی ڕێخستنی تەرخانکردنی کات بۆ لەلایەن دایک و باوکەوە بۆ ئەوی کە لەگەڵ مناڵەکانیان دانیشن ئیتر ئەمە ئەکەوێتە بابی یاریکردنەوە ئەکەوێتە بابی مجاملەوە ئەکەوێتە حتا بابی نان خواردنەوە گرنگ ئەوەی ئەوان لە شەو ڕۆژێکە کە 24 ساعتە پێویستە ئەم دایک و باوکە کاتی هەبێت بۆی لەگەڵ مناڵەکانیان دانیشێت تاکو ئەم مناڵە ئەحساس بەوە بکات کە کەسێک هەیە سەرپەرشتیە کات و واتە باو کەسێک هەیە خۆشیوێت واتە دایک من ویسم باسی ئەوە بکەم لە زۆربەی وڵاتانی ئەوروپایە مناڵ کاتێک بەیانیەچێتە مەکتەبە گەر هاتوو باوشیە و خەو بردەوە پرسیاری لێکن ئایا سەبەب چییە بۆچی ئەم مناڵە وەکوت من نامێ ئێمە نامانوی بین بە ئەوروپا ئەڵبەت ئێمە وەلەو لە هەنێشتا ئەگەر بژبین شتێکی عادیە بەس ئایا ئێمە تاکو ێستا وەکو جەناب دەڵێ لە وڵاتی خۆمانە ئەم پرسوڕایە و ئەم تەنزیمە ئەم ڕێخستنە بەنسبەت دەستگای ڕاگەیاندنەوە بەنسبەت تەنسیق لە بینی دەستگای ڕاگەیاندن و خێزان و بەنسبەت سیاسەتی دەوڵەت باشە و ئیجبارکردنی هەنێک شت لەسەر ئەو دەستگایانەی کە دەستگای ڕاگەیاندنیان پێوترێت ئایا ئەمانە هەیە من قەنەعەت منیە هەبێت کاک بەێزمە ینی بە شتێکی زۆر بەسیط من نامێت ئێمە پێشووتر باسی پێکەنانی خێزانمان کرد یعنی یەکێک من باسی جانبەی اقتصادیەکەم کە یەکێک لەو شتانی کە زۆر مهمە بۆ عایلە مەسەلەی اقتصادا بۆ مناڵ یعنی یەکێک لەو شتانەی کە لە مافە مەدەنی و کۆمەڵاتەکان نەتوەگرتوەکانە ئاماژەی پێکرێت ئەوەیە کە مناڵ بۆ نمونە کە لە دنیا هاتە دنیاوە ئەبێت دەخلی سەر بەخۆی هەبێت ئێمە ئەزانی خەڵک هەیە چۆتە ئەوروپا خەڵکی خۆمان لەسەر پارەی مناڵەکەیش یعنی ئەو پارەی کە ئەیەن بە مناڵەکەی زۆر زیاتر لەوەی خۆی وەرەگرێ لەم وڵاتەیە 10,000 تەرخان کردو بۆ مناڵک باشە و 50,000 بۆ ژنێگە گەربێت و فەرمانبەر نەبێت لە دەخلی بە ئەویش 4-5 ساڵ دەستگیرا بەسەریاوە لە دوای ئەوە بە وەزعا کرد کە ئێستا شتێکیان هەیە و ناوێ ناو دەخلی کازب بوو بەتەمان لە ڕێگەی والحاڵ ئەوە ناچینە تەفاسیلیەوە بەس مەبەسم لەوەیە دەوڵەت کاتێک کە ئاڵین تەدەخلی دەوڵەت تەدەخلی کردووە لە وڵاتی ئێمە بۆ لە هەنی ڕۆ تەدەخلەکەی بە شێوەیەکی سلبی کەوتۆتەوە چونکە بۆتە هۆی ئەوەی کە اقتصادی خێزان بڕوخێ لە کاتێکا کە ئەو خێزان خۆی اقتصادی هەبووە بۆتە هۆی ئەوەی کە مناڵم یەکێک لە هۆکارەکانی پابندبوونی بۆ نمونە مناڵ زۆر بە باوکەوە کە باوک ئێستا حەق بەخۆیە هەموو شتێک لە مناڵەکەی بکات ئەوەیە کە لە ڕووی اقتصادی ئەم مناڵە تابعی باوچێت باشە تابعی دایشێتی کە ئێمە من مناڵەکەم بەخێوکەم کەواتە بۆشم هەیە بە ئارەزی و خۆم پەروەردەیکەم بەڵام تەنانەت یعنی ئەو جۆرە بیرکردنەوەش نەبێ دایکان و باوکان دەبێت تێبگەێنرێن لە نێو خێزانداوە ئەرچی یەکەمی ئەم خێزانە دروستکردنینەوەیکی ترە بۆ کۆمەلگا وەکوتمان ئەمی کە دەوڵەت فێریەکات دەوڵەت فێریەکە نابێت لە ماڵەوە عکسی ئەمە بێت نابێت دەوڵەت لە خوێندنگە و لە شوێنەکانە بڵێ کارەبا زۆر بەکارمەێنن لە ماڵەوە پێ بڵێن بڕۆ هەرچی گوڵۆپی ماڵەکە هەیە دای بگرسێنەکە هاتیتەوە نابێ لە خوێندنگە باسی نیشتیمان پەروێرەتی بۆ بکەن هاتیتە ماڵەوە یا مناڵەکە دێتە ماڵەوە ژێرە دایک و باوکی بەڵی دوو حیزبی گەوری ئۆپۆزیسیۆن و لە پەرلەمانە مناقەشەی بەرنامێکی سیاسی دەکەن دەبێت خێزان و دەوڵەت بە یەک نەمەت بڕۆن و دەوڵەت سەیری ئەوە بکا کە سبێنێ چ جۆرە کەسێکی دەوێیان چ جۆرە پەروەردەیەکی بێم وڵای بەڕێستان کاک جیهاد ئێمە وڵاتیشین تا کوێستاوە گوتمان خێزانمان بەرداوە تا کوێستا نازانێت چۆن مامەڵە لەگەڵ خێزان بکرێ کاتێک کە کۆمەلگەیەکی فەلاحی و جوتیارەکانن دەڵێ با مناڵە زۆر بێ بۆ ئەوەی باشتر بتوان بەرهەم بێن و لە چەڵگەکانە ئیش بکەن کاتێک کە عێراق بەگشتی کەوتە نێو جەنگەوە حکوومەت هانی خەڵکیەدا کە مناڵی بیان مناڵی دووهم بێنە مناڵێکی دووهمی بە 25,000 دینار حسابە کردوا بوو 25 دینار بەڵێ پارێکی زیاتردا بۆی مناڵ زیاتر خۆشکە لە شەڕابیت و پێویست پێ بوو لە وڵاتی ئێمە نابێ بووترێ کاکە ئەرێ ئێمە زۆرین کەمین دوو مناڵ بەسە سیان بەسە چوار بەسە مەرجەکانی زیادکردنی مناڵ چۆنە یعنی ئێمە لە کۆمەلگەیش هەن نازانین هەنێک پێماڵێ مناڵ بخەنەوە چونکە عرب خەریکە زۆرە بن و ئێمە بین بە کەمینە هەندیش تەڵێ کاکە ئەم هەموو مناڵەت چی خەنەوە حکوومەت ناتوانێت دەوڵەت ناتوانێت
بەخێوی بکە. دەوڵەتی ئەڵمانیا ئێستای هیچێک لە گرفتەکانیان کە هاندانێکی زۆری خێزانیان هەیە بۆ ئەوەیە وەچەونەوە بخەنەوە لەبەرەوەی ئەترسن ئەڵمانەکان ببنە کەمینەیەک لە وڵاتەکەی خۆیان، بەڵام لە شوێنێکی وەکو وڵاتی چین منداڵێک ڕێگە پێدرا و منداڵی دۆم بە مەرجە مناڵی سێمی عەدامی لەسەرە. بەڵێ ئەم مەسلەی کە ئایا خێزان منداڵی زۆر بێ یا منداڵی کەم بێ طبعاً لایەنی ئیجابی و سلبی خۆیەکە بەشێکی ئاماژە پیا جەنابێت، بەڵام دەوڵەت نابێت چاوەڕێ بکە بەوەی کە ئایا وەچەخستنەوەی مناڵ قورسایی لەسەر ئەو دروستەکە یا دروستی ناکە. ئەبێ دەوڵەت ئاستی بیرکردنەوەی فراوانتر بێت، چونکە ڕەنگە ئێستا قورسایی دروستکە بەڵام لە پاشە ڕۆژە ڕەنگەم قورساییە نەبێنێەوە، ئەبێ دەوڵەت هەوڵبا بۆی ئەم قورساییە نەبێنێ، وەکو دکتۆر ئاماژەی پیا لە ڕووی اقتصادیەوە. کاتێک کە تۆ تحدیدی نەسل ئەوەی کە پێڵەن تحدیدی نەسلەکەی لە وڵاتێک ئەوەی کە ئێران کردی و ئیسا پەشیمانە لی تاڕادی خەریکە ئەگۆڕێ، ئەوەی کە باس لە تحدیدی نەسلەکەی خۆدزیینەوەی دەوڵەتە لە ئەنجامدانی بەرپرسیارەتەکانی خۆی، ئەوێ خێزان خۆی کەم بێ بۆی ئەم لەو بەرپرسیارەتانی کەم بێتەوە، چونکە سەیریکە سبینی ئەمە گرفتی هەیە بۆ گرفتی نیشتیمانی دروستەکە. تۆ لە پەرلەمانە دەنگت کەمترە بێ، سنگت کەمترە بێ کە پەرلەمان ڕشەر نییە. ئەم پەرلەمانە ئێستادا پرسارێکی شێ ئەڵێ دەوڵەت وای ئیهمال کردووە خێزان وای فەرامۆش کرد و دوو مناڵی بەڕێک و پیچی بۆ بەخێو ناکرێت چی بکات لە حەوت. بەڵێ ئەخدە ئەوەیە کە کۆڵێک بەسەر بارێک ئەوەیە کە ئەبێ ئێمە تەنسیقمان هەیە لە بن نێوان دەوڵەت و لە نێوان خێزانە و ئەبێ ئەوە بەجێ بێڵین بۆ خێزان. ئایا خێزان خۆی ئەتوانێت بەم ئەرکە هەستێ؟ ئەگەر توانی بەم ئەرکە هەستێت، چکە جاری وایە سێریکە ڕەنگە دەوڵەت بتوانێت هاوکاری خێزان بکە، بەڵام خێزانەکە ڕەنگە خۆی لەو ئاستانە بێت کە بتوانێت 5 مناڵ بەخێو بکە. لەبەرەوە بێ بەشێکی بۆ خێزان خۆیە گەڕێتەوە. ئایا تۆ وەکو باوکێک وەکو دایکێک وەکو ژن و مێردێک ئێوە ئەتوان لەو ئاستا بن کە 4-5 مناڵ خزمەت بکەن بەو جۆرە خزمەتەی کە هەیە. لەبەرەوە حاڵەتەکە دوولایەنەیە کاتێک کە باز لە تحدیدی نەسلەکەی گرفتی خۆی هەیە و کاتێکیش کە لە با بڵین ڕێگە نەکردنە لە نەسل ئەەکەیت ئەوش هەر گرفتی خۆی هەیە، بەڵام بەنسبەت دەوڵەتەوە دەوڵەتە نابێ بوەستێ بەدیار ئەوە کە بڵێ ئێمە پێویستمان بە تحدیدی نەسلەوەی خۆی بێ. ئەوە تا وڵاتان زۆربیان پەشیمانن لەو سیاستەی کە دروستیان کردەوە. زۆر باشە دکتۆر قادر، ماوەی بەرنامەکەمان کەوی ماوەگەر بە کورتی وەڵامان بدەتەوەی چەند پرسارێکی تر بکەین. ئەم ئاماری جابوونەوەی خێزانانە کە هەن نازانم ئەم ئامارە ئێوەش پسپۆڕن تایدا جێگەی مەترسیە یان نا، بەڵام دەبینی دەوڵەت خەمساردە لە بەرێک هەڵوەشاندنەوەی ئەم خێزانانە، خەمساردە لەوەی کە ینی وەکو پێویست تەداخل ناکە یان ڕەنگە خۆی لایەنێکی گرفتەکە بێ. و ئێستا ئیشی دادگاکان زیاتر بووە بەوەی کە لە زەمانێکە سێ مانگ جەلسات دیاریەکە ئەگەر چاودێریشی با بڵێن توێژەریش کۆمەڵایەتی بێ بیباتە لایەوانە، دوای ئەوە بە 3 جەلسە 4 جەلسە حەلیەکە مەسەلەکە ئەڕوا. زەنجی مەترسیدار هەیە بۆ لە بەریەک هەڵوەشاندنەوەی خێزان لە کوردستان یان مەترسی هەیە لە بەرێک هەڵوەشاندنەوەی؟ ئەزانی چۆنەکەک بێ سەبان مەسلەی زەنگی مەترسیدار هەیە نیە. من دوێنێ بە حەقەت ئاگام لە ئامارێک بوو ئەگەر ئەو ئامارە ڕاست بێت و مقەناتم وایە دەستگاکان ڕاگەان بڵاویان کردێتەوە لەواشێت ڕێژەی لە ڕاستیتیا بێ دەڵ لە ماوەی کەمتر لە 10 مانگە 8,000 حاڵەتی جابوونەوە هەبووە. ینی ئەگەر ئەیت مەترسی ئەمە مەترسی نەبێت چی مەترسیە؟ بەڵام زانین چی کاک بێز خۆی گرفتەکە لەوایە ئایا ئەمە زەنگی مەترسیە؟ ئێمە با پرسیارەکە ئاوا بکەین ئایا ئەم ئەحسایەیە کە بڵاو کراوەتەوە ئەم داتایە کە بڵاو کراوەتەوە یەکەم حکومەت دووەم کۆمەلگا بە ئاگای هێنە یان ناهێنێت. طبعاً ئیشی حکومەت کاک بەهێز لە وڵاتی ئێمە بووە بە ئەعلانکردنی داتا، ینی حکومەت خۆی ئەوەی جەنابەت بەرنامەکەی جەنابەت استراتیژی پاراستنی خێزانەوە یا استراتیژ زین چه استراتیژ چاوی لە داهاتوە کاکە استراتیژ یەکەم هەنگاوی بریتە لەوەی کە تۆ داتا لەسەر دیاردەیەکی دیاریکراو کۆکەیتەوە بە تایبەتی ئەمی کە پەیوەندی بە پاراستنی خێزانەوەیە. حکومەت دیە بەس ئەمەمان پێڵێت خۆی مشکل لە وڵاتی ئەمە ئەوەیە حکومەت دیێت بەس ئەمەمان پێڵێت ئەڵێت ئەم ساڵ لە ماوەی کەمتر لە ئەو نەمانگە ئەو نە حاڵەتی جابوون. ئەی باشە ئێمە چی بکەین وەکو جەنابەت وتی بۆ جوابی پرسیارەکەی جەنابەت بۆ ئەوەی کە ئەمە نەبێت بە مەترسی، بۆ ئەوەی کە ئەم ڕێژەیە کەم کەینەوە بەرەو زیابوون نەڕوا
کراوە بۆ ئەوەی کە حدێک بۆ ئەو ڕێژە زۆرە دابنرێت ئەبێت بەرنامەمان چی بێت لێرە کێشەی حکوومەتی ئێمە ئەوەیە وازێنێت ینی تەنها ئیکتیفاکە بۆ خۆی لە دوا ئەمە ئەبێ هەنگاوی تر هەبێت یەکێک لە هەنگاوەکان ئەوەیە چی وای کردووە لە ئەسبابەکان کۆڕێتەوە چی وای کردووە کە هۆکارەکان چین چی وای کردووە کە ئایا وەکو جەنابە دووتی هۆکارەکە پەیوەندی بە خودی دەوڵەت خۆیەوە هەیە یاخود پەیوەندی بە هاونیشتمانیان و بە هاوڵاتیانەوە هەیە باشە ئەیتر لێرە تۆ دەستنیشانی هۆکارەکانەکەی لە پاشەوە مەرحەلەیەکی تر و خۆناغیشی ترێتە پێشەوە کە تۆ پێویستە کۆمەڵێک با بڵێن خەڵکی کە تەدەخولکە بۆ نمونە ئێمە ئەکرێت کە هۆکارەکانمان دیاریکە بۆمان دەرکەوێت کە هەنێکی پەیوەندی بە اقتصادەوە هەیە ئایا بەرنامەی مالی حکوومەت بۆ ئەوەی کە ئیتر لەمە دووە بەڕژماری ئەو خێزانانی کە لەبەر هۆکاری مالی لێکجابنەوە بەرنامەی ئەو چییە بۆ ئەوەی کە ئەمە جارێکی کە ڕوونەیەات باشە وەکوتم ئەبێت لە استراتیژەکەی دووەم هەنگاو دەستنیشانکردنی هۆکارەکان بێسێ هەمیان ئەبێ حکوومەت چاوی لەوە بێت کە لە بۆ نمونە لە خطەی ئەم 5 ساڵی داهاتووە کاکە ئێستا من هینێکم خوێندەوە لەسەر لە قەتەر یعنی قەتەر یەکێکە لە وڵاتانی کە حسابی لە مەسەلەی پاراستنی تۆکمەیی خێزان و بەهێزی خێزان حسابی 2030 کردو 2030 بەڵێ خەتەیەکی مستەدامە هەیە تەنمیەکی مستەدامە هەیە لە نەتەوەی گرتوەکان پەری پێەیە باشە یەکێک لەو شتە لەو فەقەرە مهمانەی کە لە تەنوی مستەدامەیە ئاماژەی پێکراوە ئەوەیە کە ئەبێت محاولە بکرێ خێزان تۆکمە کرێت باشە مەبەسم لەوەیە ئایا ئەم تۆکمەی خێزانە لە چێوە سەرچاوەگری ئەمە ینی زۆر گرنگە و استراتیژی پاراستنی خێزان لە کوردستان دەوڵەت دەبێ بیکا بە ئەرکی خۆی وە پەرلەمان بەڕاستی بێتە سەر خەت ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئەوانەی تایبەتن بە ژنانەوانی تایبەتن بە پیاوانەوانی مافەکانی مناڵ و ئەوانەی کە دەیانەوێت سلمی کۆمەڵایەتی تێک نەچیانی لە هەرێمێکدا وەکو هەرێمی کوردستانی خۆمان کاک جیهاد تۆ پشتگیری و هاوکاری کۆمەڵایەتی کەسەکان ناکەی پەروەردەییان ناکەی ئابوووریان ناکەی نیشتە جەبوونیان ناکەی تەندروستیان ناکەی بۆچی مە بەڕێبەرایەتێک دابنەی دوای ئەوە شتەکە کەوتە بۆ کس و زلەوەشان و کوشتن اینجا بێتە سەرخەت دەوڵەت دەبێت پێشتر بەر بە شتەکان بگرێن نەکەوتە سەر ناوچاڵەکە و بڵێ کەوتیتە ناوی بڵێ ئەوەی کە پێڵەن الوقایەت و خێر من العلاج ئەبێ دەوڵەت پاراستنی هەبێ پێش دوای ئەوە چارەسەرکردن ئەگەر هەژبێ ڕەنگە بۆ قورساییە نەبێ کە تۆ ئەگەر پاراستنی بۆ نەکەی ئەبێ هەروەکو ئاماژەمان پێکرد پێش ئەوەی خێزان تۆ بتەوێ یاسای با بڵێن بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی بەسەرا بچەسپێنی بیت یاسای چۆنێتی دروستکردنی ئەم خێزانی بەسەرا بچەسپێنی و بە چ ڕێگایەک خێزان دروستەکە و لە چه حاڵەتێکا دروستەکە و سەیریکە خێزان هەر لە دروستبوونیەوە هەندێک گرفتی تایە بۆ نمونە لە یاساکانە ئیسە بەڕای من بەڕای شخصی من ئەوەی کە یاسا ڕێیاوە بە 16 ساڵ 7 ساڵ خوار 18 ساڵ هاوسەرگیری بکە گرفتی زۆر گەورەی بۆ خودی یاسا دروست کردووە کە جاری وا هەیە 15 ساڵیش هاوسەرگیری ئەکا دواتر یەن بۆ دادگا ئەڵێ گواستومەتەوە بە غەرامەیەک زەواجەکە تەسبیتە بێ و دەوڵەت ناتوانێت هیچ شتێکی لەگەڵا بکە لەبەرەوە ئەمە هەر لە سەرەتایی بوونی دروستکردنی خێزانەوە تۆ گرفتێکە دروست کرد بۆ ئەوی دواتر ئەبێ بە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی مامەڵی لەگەڵا بکەی کەڕێڕەچە گرفتەکە گەورەتر بێ لەبەرەوە ئەبێ خەڵک مؤهلکەی هەموو شتێک تەمەنی دیاریکراوی خۆی هەیە من هەموو جارێ ئەڵێم بەرەوەی بە حکومەتی توێژەری کۆمەڵایەتیم لە دادگای باری کەسێتی کاتێک کە هاوسەرگیری تەمەن خوار 18 ساڵیەتە لامان خۆشبەختانەی سە لە کوردستان 15 ساڵەکە کرا بە 16 ساڵ هەرچەندە لەجێی تموحانیە 15 ساڵ و 16 ساڵ بەڵام هەر ئەڵێ هیچ باشترە هەر باشە ئەمە هەموو جارێ پیان ئەڵێم هەموو شتێک تەمەنی دیاریکراوی خۆی هەیە ئایا ئێستا تۆ لەم تەمەنا بچی بۆ بەڕێبەتی هاتوچۆی سلێمانی داوای مۆڵەتی شۆفێری ئەدەنێ نەدەنێ بچۆ بۆ دایرەی تاپۆ بڵێ ئەمەوێ مامەڵەیەکی تاپۆیی و ئەوانە بکەم بۆت ناکەن باشە لەم شتە مادیانە ئێمە ئەوەنە بە قورسگرتومانە نایکەین ئایا بۆچی لەم شتە ئینسانیە کە کۆمەلگای پێوە بەندە ناتوانین تهدیدێکی دیاریکراو بکەین ئەگەر ئەڵێ هەندێ بیانوو بۆ ئەوە ئەڵێ ئینسان لە تەمەنیەوە ڕەنگە کاک دکتۆر دەروونناسیە لە تەمەنی 16 ساڵیا ئیتر حەز و خولیای بۆ هەندێ غریزەی سێکسی دروستە بێ بۆی لانەیە لەم ڕێغەری سێکسی ڕێگای بۆ کردو بەڵام ئەبێ پێ دوای دەوڵەت یعنی بەتایبەتی لە ئەو قانونە عێراقی کە لا عێراقیش و لە کوردستانی شاکاری پێکرێت سەبارەت بە خێزان و بەتایبەتی پرسیارشم کرد لە دکتۆر قادر
لە کاتی هەڵۆشاندنەوەی خێزانە یعنی وەکو چۆن لە کۆڵخۆکردنەوەی دەوڵەتەوەی لە کۆڵخۆی کاتەوە کە تۆ خێزانێک جا ئەبێتەوە ئەم لایەن تاوانبارەیە ئەو لایەنی ترە ئەما بێ مارەیەکە بدا ئەوە ئاڵتونەکە مەسەن بۆ خۆی ئەوە ناوماڵەکان ئەوە مناڵەکە ئەوە حەقی تەلاقی تەعاسوفی ئەوە نەفەقە یعنی دەوڵەت هەمووی لەسەر خۆی کاتەوە یاری خاتو سەر خێزانەکە خۆی بەڵێ سێریکە کاتێک کە باز لە جیابوونەوەی 8,000 خێزانەکەین 8,000 کەیسی جیابوونەوەکەین بیرمان نەچێ باز لە 16,000 کەسەکەین بەبێ مناڵەمە هێشتا بەس ژنوێت هەر خێزانێکیش بەلانی کەمەوە دوو مناڵیان هەبێ ڕەنگە بۆم حساب نەکرێت باشە وەرە سەیری ئەمەکە ئای ئەمانە کە سوکاریان هەیە ئەمانش هەدیکی و کە سوکاری خۆی گرفتیان بۆ دروستە بێ باشە ئەمە تەسیل لە قوتابخانەیەکە ئەم جیابوونەوەیە مناڵەکە تەسیری لێکە ئەمە تەسیل لەو دام و دەستگای حکومیە ئەکا کە ئەم کەسە ئەم ژن و مێردە تایە کارەکەن لەبەرەوە یعنی ئەبێ ئەکە دکتۆر باسی کرد خطەی استراتیژی و هەبێ ئەبێ کاتێک کە شارەزایانی بواری پاراستنی خێزان قسە لەسەر جیابوونەوەکەن قسە لەسەر 8,000 جیابوونەوە نەکەن قسە لەسەر ئەم بازنە گەورەیە متەزەڕری ڕاستەوخۆ کە دام و دەستگای کەسیش کەسی کۆمەڵایەتی مراجعەیەکە چێتە لای ژن و مێردێک لای پیاوێک کە دوێنێ لە ژنەکەی جیاوەتە چۆن مامەڵی لەگەڵا زۆر باشە بەڕاستی بابەتەکە زۆر هێنێەوە ئەبێت چەند ینی بەرنامەیەکی تەرخان کەی سەبارەت بە استراتیژی پاراستنی خێزان لە کوردستان واتەوە نابێ بەڵام کاتی بەرنامەکە ئەوەمان پێڵەکە بڵێم سوپاس کاک جیهاد عومەر ڕەشاوی توێژەری کۆمەڵایەتی و دکتۆر قادر حسێن بەسپۆڕی دەروونزانی تا بێگەیشتنەوەی تر و پرسی بەهێز بمێن بەخێر و خۆشی خواتان لەگەڵ